قۆناغی دووەمی تاقیکردنەوەی پرۆژەی بەهاری دڵان بۆ لەبەرکردنی 50 فەرموودەی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت بەڕێوە چوو. پرۆژەکە لەلایەن ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە هاوکاری هەریەک لە خانەی فەرموودە و لقی چەمچەماڵی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە سەرپەرشتی دەکرێت. لە تاقیکردنەوەی پرۆژەکەدا زیاتر لە 300 بەشدار بوو بە جیاوازی ئاست و تەمەن و ڕەگەزەوە بەشدار بوون. من دەستخۆشیان لە ئەەکەم کە ساڵ بەکردنەوەی ئەم پرۆژانە بەڕاستی زۆر سوودی هەیە بۆ هەموو گەنجەکانەوەمان لە ئەکات کە زۆر لە شتەلاوکیەکان دوور بکەوینەوە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئێستا زۆر باوە وە تەرجەی سەرنجی هەر هەمووان تۆڕە کۆمەڵایەتیەکان کەواتە فەرمودانە نەکانمان ئەدات بەڵکۆمان لێکات کە بەرەوپێ بچین کە کۆمەڵگایکی نوێ دروست بکەین کەواتەی هۆی سەرکەوتنیان بۆ خوازم بەردەوام شەر ئەوەنی کە ئێمە خەڵات یەکەم بەدەستبێنی وەکو ئینشاءڵڵا پادە شتێکی قامەتی هەم ئێمە و کەسانی کە لە هەستان بە ئەنجامدانی پرۆژەیە. من خۆشحاڵم بەکردنەوەی ئەم جۆرە پێشبڕکیانە واتە پێویستە کە ئەمە لە کۆمەڵگای کوردیا هەبێ بۆ مسلمانەکانیش پێویستە و بۆ خوێندکارانیش بە تایبەتی کە تا ڕادێک لە ئەمەرە ئەلکترۆنەکان دوورەکەونەوە و خۆیان خەریکەکەن و ماندووە بن بە فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و من زۆر دڵم خۆشە بەم کردنەوەی ئەم پرۆژانە و سوپاسی ئەم لایەناناکەم کە ئەتوانن ئەم پرۆژانە بکەنەوە. بەنسبەت ئەم پرۆژە وەکو لە ناوەکەی دیارە پرۆژەی بەهاری دڵان ناوەکەی بەخۆیەتی یعنی بەهارێکە بۆ دڵەکان زیندوکردنەوەی دڵەکان با بڵێن لەم بێ بارانی وشکە ساڵیەدا بارانێکی ڕەحمەتە بۆ چین و توێژەکانی کۆمەلگا هیوادارینکەوە هەردەم ئەم پرۆژانە بەردەوام بن و لایەن و هەموو چین و توێژەکانی کۆمەلگە چاو لە ئێوە بکەن و بەشداریتان لەگەڵا بکەن لەم کارە خێرخوازە لەم کارە خێرانەوە زۆر گرنگە. یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەی بەهاری دڵان دەڵێت مەبەست و ئامانجیان لە ڕاگەیاندن و بەڕێوەبردننی پرۆژەکە گرنگجیدانی زیاترە بە خوێندنەوە و لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت و جێبەجێکردنیەتی لە ژیانی ڕۆژانەدا. باسی لەوەش کرد لە ڕۆژانی داهاتوودا و لە مەراسیمێکی شایستەدا سەرکەوتوانی پرۆژەکە خەڵاتی تایبەت دەکرێن. پرۆژەی بەهاری دڵان لە کاتێکە هاتوتە ئاراوە ئێمە بەڕاستی هەستەکەین لە کاتی کووکوی ئێستاە هەڵمەتێکی زۆر چڕی ڕاگەیاندنی بەرنامە بۆ داڕێژراو هەیە کە بەڕاستی زۆر ئیعلام و سۆشیال میدیایانێت لە خێزانەکان لە کوڕانمان لە کچانمان لە خێزانەکانمان لە مجتەمەعەکانمان بە شێوازێکی گشتی بدەن و بێتە هۆی هەڵوەشان و تێکدانی شیرازی کۆمەڵکەمان بۆ ئێمە وەکو هەستکردن بە پرسیارەتێک لە ڕێگەی ئەم جۆرە پرۆژانەوە هەڵەسین بە هۆشیارکردنەوە و تەوعیەکردنی گەنجەکانمان. چەند ساڵێکە هەرێمی کوردستان ئامێزی بۆ چەندین پرۆژەی ڕۆشنبیری و ئاینی ناوازە گرتووەتەوە. پرۆژەی بەهاری دڵانیش لە سنووری قەزای چەمچەماڵ یەکێکە لەو پرۆژە ناوازانەی کە گرنگی بە خوێندنەوە و لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام دەدات درودی خوای لەسەر بێت. بە وتەی بەشداربووانی تاقیکردنەوەکەش بێت ئەم جۆرە پرۆژانە هۆکارێکی باشن بۆ ئەوەی گەنجان و لاوان لە بابەتە لاوەچیەکان دوور بکەونەوە و گرنگی تایبەت بە لەبەرکردنی فەرمودەکانی سەروەرمان بدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.